لە هەرجەیەکەن سڵاوی ئەمەتان لێبێ بەیانێکی خۆشتانە بێ پڕخێر و بەرەکەت بێ بۆتان لەگەڵ دێرین بەیانی 24 دەست پێەکەین دێرین بەیانی باش سپێدە باش شەکەر سپێدە باش بینەرێن هێژا و خۆشتوی لە هەر جایکی نەڕز و سڵاوێتمان قبول بکەن ئەوڕۆ لە دەستپێکا ڕۆژەکانی ئەمجێ ببرگە و بابەتین جیاواز هین بینە میێوانێن ماڵێن هەوە ئەوڕۆ دێ بەحسا سەر ساڵانی کەین ئەمڕۆ جەژنا مەسیحا پێشەم شتێکی ئەم پیرۆزبایە لە براین خۆێن مەسیح دەکەین جەژناوان پیرۆز بیتن تەوەری مەیە ئێکێ چۆن ساڵانی بکەین بە دەستپێکەکان و بۆ ژیانی خۆوەکیمە ئاماژەش بدای ئەوڕۆ جەژنا لەدایکبوونا حەزرەتی مەسیحا جام ئەوڕۆ دێ باز لە گرنگیا پێکەوە ژیانە ئاینی کەین لە هەرێما کوردستانێ دێرین ئەچینە لای بابەتێکی نوێ کە ئێستا دانراوە بە گوێرەی پێشبینیەکانی دەستەی گشتی کەژناسی و بوومەلەرزەزانی عێراق لە پێنجشەمەوە 26 کانونی یەکەمی 2024 لە شارەکانی هەرێمی کوردستان تاوەبارانێک ناوبەناو لەگەڵ هەورە بروسکە دەست پێ دەکات کە ڕێژەی بارینەکە لە پارێزگاکانی دوهۆک هەولێر سلێمانی و هەڵەبجە زیاترە بەراورد بە شارەکانی کەرکووک و دیالە هەروەها ئاماژەی بۆش داوە لەم شەپۆلەی هەرێمی کوردستان و ئەم شەپۆلە هەرێمی کوردستان و عێراق دەگرێتەوە پێشبینی کەمترین ڕێژەی باران لە سنووری پارێزگای ئەمبار دەکرێت بەڵام لە ئێوارەی هەینیەوە تاوەکو ڕۆژی دواتر شەپۆلەکە دەگاتە ترۆپک لە هەندێک ناوچە دەبێتە لێزمە باران و ئێوارەی شەممە شەپۆلەکە کۆتایی پێدێت وەرزی زستانی ئەم ساڵ 4 ڕۆژە لە 21 ئەم مانگەوە دەستی پێکردووە و لە وەرزی پاییزیشدا کەمترین باران لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان باریوە جەشەکار دەوێت مە هەگەڵ تەندروستیا خۆ هەبیتن بارانبارین دەهێتن ئەو گیان باران لێ دەباریتن ئەم خۆ تێدا بپارێزین تاوان بارانبارین نیعمەتە بڵاو بێتن ینی سروشتیش پاگە کاتەوە بەڕاستی بەێ ئەندازەیە پارک و باخچیان بەردەوامە لە ساوسکردنا پارک و شەقامên هەولێرا پایتەخت ساڵ دوای ساڵ ژمارەیەکە زۆر نەماما تێنە چاندن و شەقامên ساوستر دەبن ئێستا بەهۆیە ساربوونا کەش و هەوایە زستان چاندنا گول و نەماما کێمتر بووە لە کۆتایە مانگە شوباتێ دووبارە دەست بە چاندنە دێتەکردن تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارک و باخچەکان لە هەموو وەرزێکدا خزمەتی سەوزایی و شەقامەکان دەکەن بۆ ئەوەی هەوایەکی پاک بۆ شار دەستەبەر ببێت و سیمایەکی جوانتریش بە شەقامەکان ببەخشن بە درێژایی شەقامەکان و شوێنە گشتیەکان کارەکانیان دیارن چاکردن و وەڕێکی خستنی دارەکان ئێستا کە مانجی دوازدەیە دارچاندنمان ڕاگرتووە لەبەرەوەی شەختا لێناگەڕێ دارەکە بژێتن هەتاوەکو مانجی پاش مانجی دوو دەست دەکەی بە دارچاندن و بەردەوامیشن لە ڕێکی خستن و چاکردنی دارەکان و لەبارەی ئەوە ئێستا کە داری ناسینین بەڵام بەردەوامین ئێمە وەکو ئەندازەی پارکەکان بەردەوامین لە سەوزایی و ڕێکی خستنی دارەکان ساڵ دوای ساڵ ژمارەیەکی زۆرتر نەمام دەچێندرێت و شەقامەکان سەوزتر دەکرێن بۆ ئامانجەی ڕێژەی سەوزایی لەگەڵ ستاندارد و پێویستە ژینگەییەکان یەکسان یان نزیکی بکەنەوە ئەو دارانە کە پێشتر لە دەروی وڵات دەکڕا و داهاتنە هەرێمی کوردستان ئەو دارانە هەر لەو دارانە تۆ قەڵەم وەردەگرین دەیانچێنینەوە ینی باکو بەرهەمی ناوەخۆ دەیانچێنی و بە کولفێکی زۆری لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لا دەدەین هەر ناحی و قەزایە کە داوای دار و دەوەن و گوڵی دەکەێت لە بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکان بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکان درێخی نەکردلەوە دار و دەوەنی زۆری پێدان ئێستا بۆ نمونە ئەگەر نمونە وەریگرین ئەو لە 100 مەتری هەتا دەگاتە ناحیە شەمامک 6,000 دارمان بەس لەو سنوورە چاند لە دوورگە ناوەندیەکە و بەرەو سەرەوە واروەها زۆربەی قەزا ناحیەکانی کە داوای داریان کرد دارمان پێدان هەوڵدان بۆ سەوزترکردن و هەڵمەتە بەردەوامەکانی نێمامچاندن دیمەنێکی جوانتری بە پایتەخت بەخشیوە بە مەشەڕێژەی سەوزایی و ئۆکسجین زیاد دەکات شەیمە بایس کوردستان 24 هەولێر دێرین وا ئەم ساڵیشمان لێ ڕۆی ساڵی 2024 من بە هەموو زەحمەتیەکانیەوە بە هەموو خۆشیەکانیەوە ئینسان پێم وا بێ هەر پێویستە
شکرانە بژێری خوای گەورە بێت جا دێرین حەزەکەم پرسیارێکت لێ بکەم کە بۆ ساڵی تازە پلانت چییە؟ شاکار پێم باشە پلانەکان ئاشکرا نەکرێن وانە؟ ئەوەژەیە با بپرسیم بزانین پلانەکان ئاشکرا بکرێن یانە چۆن باشترە وانە؟ زۆر باشە دەربارەی ساڵی 2025 و ئەو پلانانەی کە پێویستە مرۆڤ دای بنێ بۆ خۆی کەمال داستان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی و ئابووری لە گەڵمان میوانە لێرە کاکەمال بەخێر بیت زۆر سپاس بۆ ئێوە بەیانی ئێوە باش بەڕێز ئەمەوێ لەوە دەست پێ بکەم چۆن ساڵی 2025 بکەینە دەستپێکێکی نوێ بۆ ژیانمان پرسیارێکی جوانە لە سەرەتای ساڵی 2024 تاکو ئێستا دەرئەنجامی بکردەوەکانمان ئێمە گەیاندوو بەم ئاستەی ئێستا بۆ ئەوەی کە ئێمە لە ساڵی ئایندە گۆڕانکاریەکی زۆر باش دروستکەین پێویستە ئاڕاستی بکردەوەکانمان بگۆڕین و پلانی بەهێزمان هەبێ و استراتیژمان هەبێ بۆ داهاتوو بۆی کە گەشە بەتوانەکانی خۆمان بدەین و بچینە ئاستێکی بەرزتر و لیڤڵێکی باشتر باشە مامۆستا پلانەکانمان لەسەر چ ئەساسێکدا بڕێژین؟ پلانەکان لەسەر ئەساسی ویست و ئارەزۆکانت داواکارەکانت کە جۆ لە ترپەی دڵی خۆت دەگری تۆکو مرۆڤێک چیت پێویستە بۆ داهاتوو باشە داواکارەکانی خۆت ئەکەی بە واقعێک و کاری جدی لەسەرەکەی لەسەر دەرئەنجامی ئەم خواست و ویست و ئارەزۆکانت پلانێکی باشدا ڕێژیت و هەوڵ ئەدەی بە پراکتیک کاری جدی بۆ بکەی بۆی کە ستێپ بای ستێپ بە ئامانجەکانت بگەی بەڵێ لەسەر چ بنەمایەک ئامانجەکان بتوانین دای بڕێژینەوە وەکو باسم کرد ئامانجەکان لەسەر مستەوای توانەکانی خۆت کە تۆ دەتەوێت بگەی بە چی لۆکیشنێک دەتەوێت دەست بە چی بگات دەتەوێت خەونەکانت چۆن بەدی بێنی ئامانجەکانت چۆن بەدی بێنی لەسەر ئەساسی ئەوە کۆمەڵێک بنەمای سەرەکی هەیە کە تۆ خۆتی بۆ ئامادە ئەەکەی وەکو خودناسین و پەیبردن بە توانەکانی خۆت و گرێبەستێکی باش لەگەڵ خۆتە ئەنجامەدەی باشە و بڕیار ئەدەی کە گۆڕانکارەکان لە خۆتا دروستکەی بۆ ئەوەی کە بە ئامانجەکانی داهاتووت بگەی بە شێوازێکی واقعی بەدەستی بێنی لە داهاتووە باشە مامۆستا بەحسی خودناسیە کرد چەند گرنگە مرۆڤ خۆ بناسیتن زۆر گرنگاگە تۆ خودی خۆت بناسیت ناتوانانی ئاشنا بیت بە چوار دەورت ناتوانانی کەسی بەرامبەر بناسیت خودناسین یەکێکە لە بنەما سەرەکیەکان بۆ ئەوەی کە تۆ بە ئاسانی بە ئامانجەکانت بگەی یەکێکە لە فاکتەرە بەهێزەکان کاک شاکار بەڕاستی کە تۆ خۆتت ناسی لەگەڵ خۆتە ساز و تەبا بووی واتە تۆ خاڵە پۆزتیڤەکانی خۆت و خاڵی نێگەتیفی خۆت بە باشی لە یەک جیا دەکەیتەوە ئەزانی چ کارێک دەتوانی سەرکەوتوو بی تایدا و هەموو شتێک لەژێر کۆنتترۆلی خۆتا دەبێت و لەسەر ئەساسی ئەوە لەسەر ئەو بنەما سەرچیانان تۆ دەتوانیت کە توانەکانی خۆتت ناسی ویست و ئارەزۆکانت خواستەکانیشت دەزانی چییە پلانێکی باش دا ڕێژیت ستێپ بای ستێپ کە بگەی بە ئامانج کەواتە خودناسین گرنگە بۆ هەموو پرۆسی ژیانکردن لە هەموو کاتێکە بەڵێ هەندێک کەس هەیە دێرین دڵنیام ئەزانیت کە لەوانەیە کۆمەڵێ برادرت هەبێ ئەڵێ من دنیایەک ئامانجمەیە بەس دەست بۆ هەر شتێکە بەم سوبحان الله نابێ لە دەستم ینی وەکۆی کە بۆ نمونە پلاندانێ خۆی فێری زمانی عەرەبی بکە یان خۆی فێری زمانێکی بیانی بکە پلانێکی ئابووری دانێ یان شتێک ئەڵە دەست بۆ هەر شتێکە بەم قورسە بەدەستمەوە باشە ئەوە چۆن تەعامل لەگەڵ ئایندەی خۆیان بکات یان چۆن پلانێک بۆ خۆی دابنێ کە لەو وەهمە بێتە دەرەوە کە بۆ خۆی دروست کردووە بەڕاستی بۆ ئەوەی کە مرۆڤ بەو شتانە بگات کە هەرگیز بەدەستی نەهێناوە قەت نەیبووە ئەبێ کارێکی تازە بکات کە قەت نەیکردووە واتە کارێکی تازە تاقی بکاتەوە دەبێت نەخشە ڕێگای خۆی بگۆڕێ ئاراسی بیکردەوەکانی خۆی بگۆڕێ و دەبێت بەردەوام بێ ئیسرار بکاتەوە لەسەر بەدەسێنانی ئەو ئامانجەی کە مەطلبێتی ئامانج گرنگە کە تۆ بەردەوام لە خەیاڵ تابێ لە ڕۆح تابێ و بەردەوام بیری لێ بکەیتەوە و داتا و زانیاری لەسەر کۆ بکەیتەوە و سەختیەکانی ژیان ببڕی
بۆی کە تۆ بە ئامانجەکەت بدەیت ئامانج واتە لۆکیشتینشی دوورە بەڵام چۆن تۆ پێی دەگەیت ئەمە کاری پێویستە پراکتیشی پێویستە جدیاتی پێویستە بەڕاستی هەروە ئاسان نییە بۆیە تۆ بێ پلانەکە بە شێوازێکی پرۆفیشناڵانە بە شێوازێکی ڕاست و دروست وەک خۆی جێبەجێکەی وە گرنگجی بە کاتەکان بی و قسەی چواردەوڕەکەت کەسانی نەگەتیڤ کاریگەریەکی خراپ لەسەر تۆ دروست نەکات کە ساردت بکاتەوە بۆیە نابێت هەرگیز پلانەکانت لە بە کەس بڵێ باسی بکەیت چون کەسانەکان زۆر بە ئاسانی پلانەکانی تۆ تێکەدەن دەستکاریەکەن تۆ بێ بۆ خودی خۆت بژیت و لەگەڵ خۆتە ساز و تەبابیت و گرنگجی بە توانەکانی خۆت بدەیت و ئامانجەکەت زۆر خۆش بوێ عاشقی ئامانجەکەت بیت اینجا دەتوانی بەدەستی بێنی باشە مامۆستایانی دوو قسێتە بیتن گرنگە ئەم هیڤی و ئارمانجت خۆ بنویسین یان هەر مشکی خۆدادا ڕێژین بەسە هەر ئامانجێک ئەگەر تۆ نەینووسیتەوە خاڵ بە خاڵی حرف بە حرفی لەناو مێشتا سەیڤی نەکەی بەدەستی ناهێنی ئامانج کاتێک دەبێەوە بە واقع دەبێت بەڕاستی کە تۆ کاری جدی لەسەرکەیت و بینوسیتەوە بزانی چیت پێویستە چیت دەبێت لەو ژیانن تۆ داوای چیەکەی ئەجیدان دەبێت بە وەهم و خەیاڵ یعنی گرنگجی پێ نادەی یەکەم دەستپێشی کاری ڕاستەقینە بۆ بەدەستهێنانی ئامانج بریتی لەوەی یەکەم خودی خۆ دەناسی توانەکانی خۆتە زانی دەزانی خواست و ویست و ئارەزوو حەزی تۆ چییە داواکارەکانی تۆ چییە لە ژیانە تاکو ئێستا بەچی گەیشتووی باشە و ئەتەوێت لە ئایندەیە بەچی بدەیت بۆیە داواکارەکانت بەڕوونی بە ئاشکراب زۆر بە جوانی بە خاڵبەندی ئەینوسی و بەردەوام پرۆڤەی لەسەرەکەی و ئەیخوێنیتەوە و گرنگجی پێ ئەدەی و ئەگەر بیکەی بە تابلۆیەک بیکەی بە نووسینێک لەبەردەم تا بێت ڕۆژانە بەیانیان هەموو کاتێک ببینی تەماشایکی ئەبێت لە بیر تابێت هەرگیز ئەو نەخشە ڕێگایە لێلا نەدەیت باشە بۆ ئەوی کە پلانەکان نەبێتە وەهم بەڵێ تا چەندێک زەرورە تۆ بە پێی بەڕەکەی خۆت ڕاکێشی ینی بە نمونە ئێستا من لە ساڵی 2025 با بڵین من حەزەکەم ببم بە بزنسمانێکی زۆر گەورە لە کوردستانە بەڵام سیرەکەی بڕێک زەحمەتیشە ینی نووسینەوەی ئامانج بە نمونە کەسێک ئەڵێ من ئەم ساڵ ئەمەوێ لامبۆرگینیەک بکڕم ینی ئەو نووسینەوەیە چۆن بێت ینی بە چه جۆرێ کاک شاکار یەکشە پێ بڵم هەموو کەسە سەرکەوتۆکان لەسەر ئاستی دنیا خەون و ئامانجی گەورەیان هەبووە بەڵام هەوڵی زۆریان بۆیاوە تاکو بەدەستی بێنن نمونەی واقعیمان زۆرە کە چەندین جار لەمپەر و بربەستی سەخت لە بەردەمیانە دروست بووە بەڵام ئەوان شکستەکان ئەمانی نەترساند و بەڵکو شکستەکان ئازارەکان کێشەکان بوون بە پرۆسێسی گرنگ بۆ فێربوون و بۆ سەرکەوتن نمونە وەکو هێنری فۆرد کە چەند جارێک لە ژیانی ئیفلاسی کردووە وەکو واڵن دێرنی کە چەند جارێک ئەوی شکستی خواردووە کەسێک کە گرنگجی بە ئامانجەکەی یاوە بە جددی کاری بۆ کردوک و ئەبراهەم لینکۆڵن چۆن ویستۆتی ببێ بە سەرۆشی ئەمریکا لە دوای چەندین جار شکست و کێشە و گرفت و ئازاری زۆر لە ماوەی 40 ساڵ کارکردنی بەردەوامی کە خەون و ئامانجی گەورەی هەبووە دوجار لە تەمەنی 6 ساڵیە بوو بە سەرۆشی ئەمریکا بوو بە کاریگەرترین سەکردە لە مێژووی مرۆڤایەتی خەون و ئامانجی گەورە سنوورەکان تێدەپەڕێنن کاک شاکار پێ بەقەت بەڕەکەی خۆت ڕاکێشە ئەمە وتەیەکی قەدیمە وتەیەکی باش نییە ئینسان خواست و ویست و ئارەزۆکانی بەس پرسیار بوو بەڵێ ئەبێت لە بازنە بچیتە دەرەوە باشە لە بازنەی ئارامی لە ناوچەی ئارامی بڕۆیتە دەرەوە وەکو یەکەم جار بۆم باس کردی بۆ ئەوی ئەو شتە بەدەست بێنی کە هەرگیز نەتبووە قەت نەتبووە ئەبێت کارێ بکەی کە قەت نەتکرد بێ و خۆت تاقی بکەیتەوە لە دەرەوەی بازنە کار بکەی بۆی کە دەستی بگا بەو شتانی کە گرنگە و کاری تازە و بەرنامەی تازە تاقی بکەیتەوە بەردەوام لە تێستابی بەردەوام لە هەنگاوی کردداریە زەحمەت نییە نەخێر ئەگەر ئینسان ئیرادەی بەهێز بێ یا من باسمان کرد دێنەوە سەر خۆت ناسین ئەگەر خودی خۆت بەباشی بناسی ئەزانی هێز و ئیرادەی معنەوی تۆ لە چه ئاستێکدایە توانەکانی خۆت بەباشی ئەناسی لەگەڵ خۆتا ساز و تەبایت
گرێبەستێکە لەگەڵ خۆتاس مۆر کردووە واژوت کردووە یەک بێژی بەرجەکانی بریتیە لە سەرکەوتن بۆ گەیشتن بە ئامانج بەو شێوازە تۆ دەتوانی لەمپەرەکان بربەستەکان تێک بشکێنی و ڕانەوەستی گرنگ بەردەوام بوونە ڕانەوەستانە هەوڵدانی بەردەوامە باشە مامۆستا ئاماژە پندێداک و دە ئامانجەکە بیت پێویستە تو بنویسیل بەردەمێتە بیت هەموو ڕۆژێ مەبەستاتە ڤیژن بۆردە و ڤیژن بۆرد چییە؟ ڤیژن بۆرد زۆر گرنگە لە ژیانی مرۆڤ کە بوونی هەبێت بۆ هەموو ئەو کەسانی کە ئامانجدارن چۆن ڤیژن بۆرد بە کوردی چییە؟ ینی ئەگە بیکەین بە کوردی بیکەین بە کوردی واتە ڕۆیا واتە دیدگا واتە تێڕوانینی خۆت لە ناو تابلۆیەکە لە ناو بۆردێکە ئەم تێڕوانینە گرنگە کۆمەڵێک وێنە کۆ دەکەیتەوە لە ناو تابلۆیەکە لە ناو چوارچێوەیەکە ئەگەر تۆ دیقەت بێ ئەو کەسانی کە دەیانێت بگەن بە ئامانج هێڵکاریەکەن لەسەر بڵین وایت بۆردێک چوارگۆشەیەکی گەورە دروستەکەن یان لاکێشەیەک یان بازدێنشی گەورە بازدێنشی بچووکتر لە ناوە بچووکتر تاکو بچووکترین بازنە یا بچووکترین چوارگۆشە لە ناو چوارگۆشەکانی تردا بچووکترین لاکێشە لە ناو لاکێشەکانی تردا بچووکترینیان دوورترینیانە کە بریتیە لە ئامانجی تۆ بریتیە لە لۆکیشنی تۆ چۆن هێواش لە نزیکەوە بەرەو دوور ئەڕۆی ستێپ بای ستێپ ئەگەی بە ئامانجەکەت واتە لە ناو هەموو کۆڵانە تەنگە بەرەکانی ژیان لە ناو هەموو ڕێراوەکان لە ناو هەموو هەڵدێرەکان هەموو نشێوەکان بەرز و نزمەکان ئەم ڕێگایانە وات لێ دەکا بچیتە سەر شاڕێیەشی ڕاستەقینە ئەم شاڕێیە نەخشە ڕێگای سەرکەوتنی تۆیە کە ئەدگەێنێ بە ئامانج واتە ڤیژن بۆرد مەبەستمان لەوەیە بۆردێکت هەیە ئەم بۆردە شاشەی تۆیە تیڤی تۆیە ڕۆیای تۆیە خەونی تۆیە بەردەوام تەماشایەکەیت و ئامانجەکەت بەڕوونی بە فریدی بە واقعی بە جوانی ڕۆژانە هەستی پێ ئەەکەی لەمسی ئەەکەی ئەیبینی لەگەڵی ئەژید بۆ ئەوەی کە ئەمە بەدەست بێنی بەردەوام پلانی تازەت ئەبێت بەردەوام زانیاری تازە کۆ دەکەیتەوە هەوڵی جدی ئەی بۆ بەدەستێنانی ئەو ئامانجەی کە لای تۆ خەونێکی گەورەیە بەو شێوەیە کاکەمال وەڵاویستم بپرسم کە ئایا بۆ پێکانی ئامانجەکان ئینسان چەندێک زەرورە پلانێکی ئابووری تۆکمەی هەبێ بۆ ژیانی خۆی ئابووریکی بەهێز فاکتەرێکی بەهێزە کە ئاسانکاریت بۆ کات ڕێگاکانت بۆ ئاسانە کات بگەی بە ئامانج بەڵام یەشێ لە ئامانجەکانی مرۆڤ ئەبێ ئەوە بێت کە بگا بە سەربەستی دارایی بگا بە اقتصادێکی سربەخۆ یەکەم جار تۆ بێ کارێکی وابکەی پارە بەدەست بێنی سمۆڵ بزنسێکی بچووکت هەبێ داهاتێکی مادیت هەبێ سەرچاوێکی مادیت هەبێ کە ئەم سەرچاوەیە هێواشێوەش گەشە پێ بدەی بیکەی بە چەند سەرچاوەیەکی داهاتی مادی باشە ئەو کاتە ئەم پارەیە سەپۆرتی کارەکانی تۆ کات ڕێگاکەت بۆ ئاسانترە کات خەونەکانی تۆ فراهەمەکە ئەیهێنێتە دی بەڵێ پارە گرنگە اقتصادێکی سربەخۆ چۆن بگەین بە سەربەستی دارایی ئەگەر مرۆڤ ئامانجی هەبوو یەکێ لە ئامانجە گەورەکانی مادیاتە بەدەستێنانی هەموو ئەو شتانەیە کە گرنگە بۆ ژیانی مرۆڤ کەواتە هەموو ئەمەش پێویستی بە پارە هەیە بۆ بەدەستێنانی پارە بە شێوازێکی تەندروست و یاسایی تۆ بێ کاری جدی بۆ بکەیت بابەتە قسە و باست خۆش هەلگیری بەس هەفکارێ مە ئازار یەجگەلمەدا دێ بەحسی چاڵاکێت ئەوڕۆ بۆ مەکەتن ئەم وەرگرن ئەم زەبڕێ بەڵێ باش ئازار سپێدا باش باینتان باش زۆر سپاس ئازار بۆمە بەحسان دێ بکە ئەوڕۆ کاڵ و چاڵاکی هەولێرا پایتەخت چاوە بڕێوە دەچێت بەڵێ بەیانیتان باش دیارە دوێنێ 24 لەسەر 25 مانگ جەژنی کریسیانەکان بوو بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیح درودی خوای لەسەر بێ دیارە کریسیانەکان لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەختی شەوە لە کاتژمێر 10 شەو بۆ 12 شەو چوونە کەنیسەکان نوێژی خۆیان کرد دوعای خۆیان کرد دیارە جژنە پیرۆزەیان لە یەکدی کرد بۆ بەیانیەکەی دیارە بەشێک لە کەنیسەکان لە هەولێری پایتەختیش
کراوەن مەترانەکان و قەشەکان لە ژوورەوەن دوعا دەکەن و نوێژ دەکەن و بەشێک لە هاوڵاتیە کریستانەکانیش دیارە سەردانی کەنیسەکان دەکەن و جژنە پیرۆزە لە یەکدی دەکەن. دیارە ئێمە لە شارۆچکەی ئەنکاوین، لە شارۆچکەی ئەنکاوە زیاتر لە 800,000 هاوڵاتی تێدا دەژی، بەشێکی زۆری ئەم هاوڵاتیانە کریسیانن. دیارە ئەمە ئاماژە بۆش بکەم، ینی هەرێمی کوردستان جگە لە هاوڵاتیە کریسیانەکانی خۆی باوەشی بۆ زیاتر لە 150,000 ئاوارەی کریسیانی عێراقیش کردوتەوە کە ئەمان ئەم کریسیانانە لە باشوور و ناوەڕاستی عێراق و ئاوارێمی کوردستان بە تایبەتی لە ساڵی 2014 کە داعش هێرشی بۆ سەرناوچەکانی نێنای تاوەکو ئێستاش لە ناو هەرێمی کوردستانە بە ئازادی و بە پێکەوە ژیان دەژین و هیچ کێشە و مشکیلەیشیان نییە. دیارە کاتژمێر 12 نیوەڕۆی ئەمڕۆژ لە خانەی بەسەڵەچوانی شارۆچکەی ئەنکاوە مەراسیمی نان خواردنی نیوەڕۆ بۆ بەساڵەچوان ساز دەکرێت بە بۆنەی جژنی لەدایکبوونی حەزەتی مەسیح. دیارە ناخواردنی نیوەڕۆ ئامادەکراوە و لە کاتژمێر 3 عەسر بۆ کاتژمێر 6 ئێوارە دووبارە کڵێساکان دەکرێنەوە و کریسیانەکان سەردانی کڵێساکان دەکەن بەبەستی نوێشکردن و دوعاکردن و جژنە پیرۆزە لە یەکترکردن. بەڵێ هەر بژیت دەستخۆش. سپاس بۆ هەفکارێمە ئازار لە هەولێرە پایتەخت. سپاس کە توزگەلمەدا بۆی ئازار. مامسا بلام بینە سەر باس و خاسی خۆ مە بەحسی ڤیژن بۆردێ کرد تا چەند گرنگە گەنجێمە گرنگی پێ بدەتن. هەر کەسێک ئەو ڤیژن بۆردە بەکار نهێنێ بە شێوازێکی باش هەرگیز بە ئامانجەکانی ناگات. ئەم دەشین ببین پێوەرەکە؟ بەڵێ ئەم دەشین ببین پێوەرەکە بۆ گەیشتنە ئامانجە؟ بەڵێ فاکتەرێکی بەهێزە، پێوەرەی گرنگە لەبەرەوەی کە تۆ خەونەکانت ئامانجەکانت بە واقعی بەرجەستاکەی باوەڕ بە خودی خۆتە هێنی کە بە ئامانجەکەت بگەی. ئەمە دەبێتە فاکتەرێکی بەهێزواتە پرۆسی ژیانکردنی تۆ تێکەڵە بێت لەگەڵ خەون و ئامانجەکەت، واقع لەگەڵ خەون و خەیاڵەکەت دەبێت بە یەک پارچە. بۆ ئەوەی کە تۆ ئامانجەکەی خۆت بەدەستبێنی ئەبێت ئامانجەکەت ڕوون و ئاشکرا بێت، خودی خۆت بەڕاستی بزانی چیت پێویستە بۆ کە کاری جددی بۆ بکەیت. سەختیەکانی ژیان واردەکە کە تۆ ڕۆژانە بیرێ بچێتەوە یان بەلا ڕێیا بڕۆی یا قسەی نەگەتیفی چواردەوڕەکەت تەئسیرێکی خراپ لەسەر تۆ دروست کات، پەشیمانە بکاتەوە، لەسەر ڕێگەی ڕاستەقینە لات ببە. بەڵام تەماشاکردنی ئەو ئامانجە گەورەیە بە بەردەوامی و لەگەڵ پلانێکی بەهێز کە بنووسین بینووسیت و پرۆڤەی لەسەرکەی وە بیخوێنیتەوە و بەردەوام لە خەیاڵ تا بێت، لە خەون تا بێت، دافعێکی بەهێزە، پاڵنەڕێکی بەهێزە بۆ ئەوی کە تۆ بە خەونەکانت بگەی. ئامانج کاتێک گرنگە هەر کاتێک نەیهێشت بخەویت یان شەو لە خەو توی هەستان ئەمەندە لە خەیاڵ و ڕۆحی تۆیە بوو، ئەوە ئامانجی حەقیقەتی ڕاستەقینەیە کە وا لە مرۆڤ کات ئەکتیڤێتی زیاد بێت، کارا بێت، جددی بێت، بێ بە کەسێکی ئاکتیڤ و کارا و بەهێز و پرۆفیشناڵ و زیاتر متمانە بە خودی خۆی بکات بۆی کە ئەو ئامانجە بەدەست بێنێ. گرنگە زۆر بەهێزە، کاریگەریشی زۆر پۆزتیڤی هەیە. ئامانج هەتاتە نەلەرزینی نەترسینی ئامانج نییە. نابێ بترسی، نانەخێر ئەبێت سان بەڕاستی جۆرئەتی هەبێت. مەقسەدا من ئەو بۆ مامسانی وەکی ببێت ترسا کوتوب دەست نەئینێ و ترسەکەوە گیانێتەدا چێ بکات کو دەبیت و بگەی، دەبیت و هەوڵ بدەی. لە شاشێکی مۆبایلە هاندی مۆبایل کۆمەڵی ئایکۆن هەیە، تۆ بێ ئەو ئایکۆنە هەڵبژێری کە بۆ تۆ گرنگە و پێویست پێەتی. ڤێرژنی تازە بەردەوام پێویستە، ئەپدەیت پێویستە بۆ ئەوەی کە ئێمە لە ساڵی ئایندە لە کۆتایی ساڵی 2025 بگەین بە ئاستێکی بەرزتر، لیڤڵێکی بەرزتر ئەبێت چی بکەین؟ ئەبێت نەخشە ڕێگای خۆمان بگۆڕین، ئاڕاستی بیکردەوەکانمان بگۆڕین. ئەگەر ئێمە ئەم ساڵ چیمان کردووە بە هەمان ستایل ساڵی داهاتوو دووبارەکەینەوە لە نەفسی لۆکیشنە ماوین واتە هەنگاوێ بەرەو پێشەوە ناڕۆین، بەڵکو لە لیڤڵەکەش دێنە خوارتر، لیڤڵەشی نەزمتر. کاکەمان لەسەر ئەو پۆینتە ئەمە یەک قسە بکەم. فەرموو. بنمونە من بۆ ساڵی 2025 دە ئامانجم هەیە کە ئەمەوێت پێی بگەم
بەڵامی تر بارودۆخی ژیان واد لەیەکە بە نمونە بە پێنجیانەگەی بە پێنجیان ناگەی ساڵی دواتر زەرورە من ئەم ئامانجانە هەر کەڵەکە بکەم لەسەر شانی خۆم یاخود واز لەمانە بێنم ئامانجی نوێ دابنێم بۆ ژیانی خۆم چکان دەکات کەڵەکەبوونی ئامانجەکانیش پێم وابێ ئینسان بەرەو پەرتەوازەیە بە تۆ ئەم ئامانجە ئەو ئامانجە یعنی نازانی بە کامیان بگەی نازانی ئیش بۆ کامیان بکەی ئامانجی ڕاستەقیدن پێی دەوترێ ئامانجی استراتیژی ئامانجی گەورە ئەوەی کە تۆ دەتەوێت پێی بگەی وەکو ئیلۆن ماسک کە خاوەنی کۆمپانیای تێسلا مۆتۆرسا خەونی ئەوەیە ببێ بە یەکەم کەس لەسەر ئاسی دنیا کە دەوڵەمەند بێت بوشە بەڵێ بوشە یعنی کە مەسەڵەن لەوانە خاوەنی 500 ملیار دلار بێت لە ئێستایە و ئەوێ ئەو ژمارەیە زیاب بکە بە کارەکانی بە شاکارەکانی بە داهێنانەکانی بە ئەفکارەکانی بە بیرۆڕاکانی ئەو ڤیژن بۆردەی کە باسمان کرد ئەو دەمێکە هەیەی و بەکاری ئەهێنێ و بەردەوام کاری جددی لەسەرەکە و متمانی بە خودی خۆی هەیە و ئەوێ لە پرۆسی ژیانکردن ببێ بە ژمارەیەشی بێڕکابەر لەسەر ئاستی گۆی زەوی لەسەر ئاستی دنیا بۆیە کاری گەورەی ناوازاکە هەم کاری خزمەتگوزاریە و کاری باشە بۆ مرۆڤایەتی هەم داهات و دەستکەوتێکی گەورە بەدەستەهێنێ و هەم ناوی لە مێژووە دەمێنێتەوە ئامانجی گەورە ئەبێ وەکو بیل گەیتس بێ ئەبێ وەکو ئیلۆن ماسک بێ ئەبێ وەکو ئەو کەسانە بێ کە لە ئێمە دەیانناسین و سەرکەوتنی گەورەیان بەدەستهێناوە ئەوان یەک شتیان کردووە متمانەیان بە خۆیان هەیە متمانە میزداقیەت و توانەکانی خۆیان دەناسن وەک کاتەکانیان بەفیڕۆ نادەن بەهدەری نادەن لەو شتانەی کە هیچ سوودێک بە مرۆڤ نابەخشێت دەستخۆش مامسا کەماڵ کوتڕۆست پێ دێمێوانێمە بووی تگەلمەدا بووی سپاس بۆ ئێوە منش خۆشحاڵ بۆم سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ ئێوە دێرین لە بەریتانیا دیوارێک هەیە نزیکەی 240,000 دڵی سووری لەسرە ئەم دڵە سوورانەش ژمارەی قوربانیانی ڤایرۆسی کۆرۆنان خۆبەخشانە ساون با گڵۆب دیوارەکەیان نەخشاندووە وەک یادکردنەوەیەک بۆ ئازیزەکانیان دیواری نیشتیمانی یادەوەری کۆڤید-19 ئەم دیوارە دەکەوێتە کەناری ڕووباری تەمز ڕێک لە بەرامبەر پەرلەمانی بەریتانیایە. لە مانگی ئازاری 2021 بەبێ پرس و بەبێ مۆڵەت 240,000 دڵی سوور لەسەر دیوارەکە نەخشێندران. ئەو دڵە سوورانەش وەکو ئاماژەیەک بۆ ئەو 240,000 کەسە دروستکران کە بە پەتای کۆرۆنا گیانیان لەدەستدا. لە ڕاستیدا کرێسمس کاتێکی زۆر سەختە بۆ بەشێکی زۆری خەڵک لە ژیاندا هەندێک شت هەیە کە چێژ بەخشە هەندێک شتیش کەمانە بەخشە ئەم کارش مانا بەخشە و ئارامم دەکاتەوە بەم ڕێگایە هەستەکەم ڕێزی هاوسەرەکەم دەگرم و لی نزیکترم ئەنجامدانی ئەم کارە لە بری هەموو ئەو کەسانەی نەیانتوانی لێرە ئامادە بن هەستی ڕەزامەندیم پێدەبەخشێت هەروەها دەرخەرێکە کە خۆشەویستەکانمان لە یاد نەکردووە. ساڵانە لە کریسمسدا خۆبەخشان بە گڵۆب ئەم دیوارە دەڕازێننەوە بەپێی قسەی خۆبەخشەکانیش بێت دەڵێن ئەم کارە بۆ ئێمە ئارام بەخشە و ئارامیمان پێدەبەخشێت. ئەم دیواری یادگاریە شتێکی زۆر ئەرێنیە ئێمە ئەوان لەبیر ناکەین وا خۆمان دەرناخین کە ئەم ڕووداوە ڕووی نەداوە دابوونەریتی کریسمەس کۆبوونەوەی خێزانەکانە بێکە و پێدانی دیارە ئەم جارش ناتوانین دیاری بە بەشێک لە ئازیزەکانمان بدەین چونکە لێرە نین و بۆ هەمیشە شوێنیان خاڵیە بۆیە ئێمە هەموو کریسمەسێک لایت لە دیوارەکە دەدەین وەک ڕەنگدانەوەیکی ناخمان کە خۆشەویستانمان لە یاد نەکردووە. خێزانانی قوربانیانی کۆرۆنا و ئەوانەی کەسێکی ئازیزیان بەو پەتا کوشندەیە لەدەستداوە بەم جۆرە دڵنەوایی خۆیان دەدەنەوە.
بکارهینانا توک توک لشار بسرا هاولیاتیانین هراسان کردی اوان دبیجن توک توک لشاره بوت دیاردکا ناشارستانی جیگه لهند سیمای شاره یا شیواندی زوربه لوان توک توکا بمولتن و تابلوین یاسایی نینه جنجالیکا زور یا اخصی شاره و دروز بو زور لروداوین هاتو چوش لور شاره بهوی او توکتوکانه داواش للاین پیوندیدار دکن سنورک بو و دیارده بهت داران لبرانبریش دا سروکی لیجنه امنیا اوی شاری دبیجید اوان آگاداری اوی کشینه بلامدوخ بجویا حالاتیان برچاف دگیرن چونکه بجویا که زور لخیزانین هجا لسر توکتوکه. زۆربەی هاوڵاتیانی بەسڕا گلەی لە زۆربوونی ژمارەی توکتوکەکان دەکەن کە هەموو شەقامەکانی ئەو شارەیان تەنیوە و تەنانەت شەقامە ناودارەکانیشی گرتووەتەوە. لە کاتێکیشدا زۆربیان بێتابلۆن و مۆڵەتیان نییە کەچی دەسەڵاتدارانی ئەو پارێزگایە سەبارەت بەو بابەتە بێدەنگن. للأسف الشديد انتشار ظاهرة التكاتك في شوارع البصرة هي ظاهرة غير حضارية. بەداخەوە توکتوک بۆتە دیاردەیەکی ناشارستانی و بەربڵاو لە شەقامەکانی بەسرە. وێڕای ئەوەی لایەنە ئەمنیەکان چەندین جار ئاگادارکردنەوەیان داوە بەڵام من پێم وایە خودی هێزە ئەمنیەکانیش ناتوانن سنووریان بۆ دابنێن. هەروەها بۆتە مەترسی بۆ سەر شەقامە سەرچەکانیش. دواتر بینینی ئەو دیاردەیە لە شارێکی دێرینی وەک بەسرە شتێکی عیبەیە. چەند ڕۆژێک بەر لە ئێستا چەندین ڕێکاری توند بۆ توکتوکەکان لە شاری کەربەلاش ڕاگەیاندان بۆچی لە بەسڕەش جێبەجێ ناکرێن؟ يعني هنالك عشوائية كبيرة في شوارع مدينة البصرة عندما تسير کاتێک هەمووشەی توکتوکەکان دەبینیت هەڕەمەکێکی زۆر بە شەقامەکانی بەسرەوە دیارە و پابەن نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ. ڕاستە هێزە ئەمنیەکان هەمیشە بە دوایانەوەن بەڵام ئەمە چارەسەر نییە و دەبێت ڕێگری لە هاوردەکردنیان بکرێت. تا ئێستا چەندین ڕووداوی هاتوچۆ بۆی توکتۆکەکانەوە ڕوویان داوە. تا ئێستا پابەندی ڕێنمایەکانی سەلامەتی نەبوون. ئەمەش مەترسی بۆ سەر ژیانی بەکارهێنەرەکە و هاوڵاتیانی ژێ و کێشە بۆ جوڵەی هاتوچۆش دروست دەکەن و داوا لەلایەنە بەرپرسەکان دەکەین سنوورێکیان بۆ دابنێن. لە کاتێکدا ئەو بەربڵاوی هەڕەمەچێ بۆتە دیاردەیەکی ناشارستانی لە هەمان کاتدا مەترسی گەورەشیان لە شەقامە خێرا و سەرچیەکانیش دروست کردووە بەتایبەت کە بەسڕا خۆی شارێکی جەنجاڵە ئەو توکتوکانەش قەیرانێکی دیکەیان خوڵقاندووە و زۆربەی جار پۆلیسی هاتوچۆ چاوپۆشی لە سەرپێچیەکان دەکەن. شوف احنا هذا الملف شويه حساس نتعامل وياه دائما بالتوازن. ئەو بابەتە تۆزێک کەستیارەوە هەمیشە بە هاوسنجیەوە مامەڵی لەگەڵ دەکەین. هەر شتێک پەیوەندی بە بژێوی هاوڵاتیانەوە بێت فرامۆشی ناکەین بەڵام بە هاوسنجیەوە مامەڵی لەگەڵ دەکەین بۆ ئەوەی نەبینە هۆکاری بڕینی قوتی خەڵک. ئەو توکتوکانە بەلای کۆمەڵگی عێراقەوە شتێکی نوێیە لە زۆرێک لە شوێنەکانی سنتەری شار قەدەغەیە و ڕێکاری تایبەت لەگەڵیاندا دەکەین. هەندێک ڕێنمایی لە پارێزگاری بەسڕە و بەڕێوەبەرەتی هاتوچۆ دەرکراون بۆ ئەوەی جوڵەی توکتوکەکان سنووردار بکرێت بۆ ئەوەی نەبنە هۆی شێواندنی سیمای شارەکە. بەڵام لە هەمان کاتدا دۆخی هاوڵاتیانیش لە بەرچاو دەگرین چونکە بژێوی بەشێکیان لەسەر ئەو توکتوکانێ. هەرچی حکوومەتی خۆجێیە کاتێک باسی ئەو بابەتە دەکەیت وەک ئەوە وایە کە هیچ پەیوەندیەکیان بەو کێشەیەوە نەبێت. ئەمەش وای کردووە بوونی ئەو توکتوکانە ببێتە واقعێک لە زۆربەی شەقامە سەرەکیەکانی سنتەری ئەو شارە. بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد گفتوگۆ دەربارەی پێکەوە ژیانی ئاینی لە هەرێمی کوردستان دەکەین. مەلا عەبدولغەفارگەردی پێشنوێژ و مامۆستای ئاینی لامان میوانە مامۆستا بەخێربێ. سپاستان دەکەم زۆر زۆر مەمنون سپاستان دەکەم. ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە وەکو مامۆستایەکی ئاینی پەیامت چییە؟ بسم الله والصلاة والسلام على رسول الله. دڵخۆشم کە میوانم لێرە لەگەڵ ئەو دوو گەنجە هەز دەکەم ئەمنیش گەنج بوویمەوە ئەوڕۆ لەگەڵ گەنجەکان دانیشتوم دەستان خۆشبی سپاستان دەکەم. مامۆستا بەیەکەوە ژیان ئێستا علمە زانستە یعنی تا ڕادەیەک ماستەرەکەم لەسەر دروستکردنی ئاشتیە صناعەت السەلام کە بە ئینگلیزی پێی دەگوترێت پیس بیلدینگ. لە هەر شوێنێک پیس بیلدینگ نەبوو صناعەت السەلام نەبوو دروستکردنی پرۆسەی ئاشتی نەبوو گەشە پێدان نییە ژیان نییە ئیتر تێکشکاندنی مرۆڤە. یعنی شکۆی مرۆڤ پەیوەندێکی ڕاستەوخۆی بە یەکتر قبولکردن و پێکەوە ژیان هەیە. مەلا عەبدولغەفار بۆچوونێک و مەزهەبێک و ئاینێک و زمانێکی هەیە ڕەنگێکی هەیە
حەزم لێیە ئەو مامەستایش نوسخەیەک بی لە عەبدولغەفار حەزم لێیە خاتونیش نوسخەیەک بی لە عەبدولغەفار ڕەنگا و ڕەنگ نامینێ ماڵتیکەلچەر نامینێ تعەدود نامینێ ئیتر ژیان تێک دەچی هەسروش بەخۆی جوانە ڕەنگەکان تەماشای ئەو حەدیقەکە مامەستا چکە گوڵی ڕەنگا و ڕەنجی لێ چەند جوانە ئێستا هیچ یەک ڕەنگ باە ئەو جوانیە دروست نەدەبوو کەواتە پێکەوە ژیان لە سۆنگەی قورئان لە سۆنگەی حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر لە 200 ئاەتمان هەیە مامەستە گیان باسی ئازادی دەکات لا ئیکراهە فی الدین فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر كيف خۆتە ژیان بەڵام لە ئاخیرەت حساب لەوەیە ئەو ژیانە لا ئیکراهە فی الدین عەقیدە و مەذهب و بیر و باوەڕ بە زۆری نابی کەواتە پێکەوە ژیان ئێستا زانستی نوێکە لە ساڵی 1946 یەکەم وەزبە لە زانکۆی مانچستەر تەخەڕوجیان کردیە پسپۆریان لە دروستکردنی ئاشتی بووە کە بنەمایەکی سەرەکیە لە بۆ گەشە پێدان هەر وڵاتێک دەیەوێت گەشە پێدانی هەبی دەبی پێکەوە ژیانی هەبی هەر وڵاتێک ناوێت گەشە پێدانی هەبی با پێکەوە ژیانی نەبی مامۆستا پەیامنێرمان بێوار حلمی لە دەڤەری دوهۆک لەگەڵمانە دەربارەی ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیح بێوار بەیانیت باش بۆم باس بکە بزانم چ باسە چ مەراسیمێک بەڕێوە دەچێت بەڵێ سپێداوە و هەموو بینەرن کوردستان 24 باش بە ئەسنەهال گوندێ سێجێمەک و ئەف گوندێ هەنێ نێزیکی 200 بێژین خێزانên کریستیان تێدا ئاکینجینە ئەف گوندەت کەفتە سنووری قەزا سێمێلێ یا پارێزگاها دوهوکێ الڤێری هەرشکەڤندا یعنی کریستیان تێدا ئاکینجی بووینە و هەموو پێکاتەیەن دم بەشداری دە جەژنێ دواندا دەکەن بۆن دێم زانین کاوێ جەژنێ چ تایبەتمەند یاخوایە جەژناش دایکبوونا حەزرەتی مەسیح گەلمەدا کەریم سابری مختاری گوندێ سێجێت گەلمەدایە مختار ئەبدەمێتە باش بیتن جەژن هەوە پیرۆز بیتن پەیام هەوە چەڤ بە هەلکەفتێ يا سرجابة بخير السلامات أبرو عيد ماي بشوكا عيد الميلاد بجنية عيساش جدايك بوني أبرو بيشتبين جي دوازدايا أم خلقية قندي دوصاد وتشتمان الفيري وأم قالك مرتاح الفيري الحمد لله ما الله خدي أبا دولة سري كردستاني وبدايتي أسلافة خوا وسري صلاة سروكي بيروسكي ومكاك شريفاني بيروسكي ومكاك مسرور بيروسكي ومي قيادة حمية بيروسكي إن شاء الله أفصل بيت خير بو حمية بيك بيجين فريقينين أم حمي براي تيكم بسلمان بد مسيحي بد إزدي بد أمبري حفتيا كي شونا عيدي إزديا أو تنا عيداما بسلمان تنا عيداما شونا عيدي طوال الحمد لله كردستاني جي بيرو باوري وجيري بيك بجانيا في جاجنة تایبەتمەند یا چرا براسم تێنا کردن خودی شیویدیم چون نویجی ساعت نه ساعت شویم چون نویجی حتی ساعت 11 ولی نبوده بتخکم بی مال تخکم بیون برای دیکودو کلی دیکودو هر جماعتنا مربط ایک گشت ایک حتی ساعت 2 حتی ساعت 3 باشا ادخلوا وشغلت ادخلوا وكيف ما هاتي والحمد لله ما خدي وابعد ان شاء الله خير ابو محميه وهي في اخذي روشا كريستيانا چاوايا چند حكمت گرنگي كريستيانا داد هين آرامند ويريدا ام قدك آرام الكردستاني ام بالنسبة مسيحي هندي مالا بارزان يساق بوما ام قدك مرتاحا الحمد لله مالا خدي سجر هذا مالا بارزان او بابي ميا او براي ميا مسعود دلي منها ونيشرفان ومسرور هذيك شابكي منها بالنسبة لنا ألتني أم حمي كمسيحي أم قدق في كردستان مرتاح أم آرامين أم قدق مرتاح زور صلاة خد جاين وقيادي خركي باشا دبارة جاشنا هوا بيروز بدم خوش بود ممنون حميم ممنون هل الساق وشبه السعادة وذكر هذا بعد هذا مخو حجر نكربو دبارة جاشنا بيروز بيد يالك صافي يالك صفاز بله واد يالا يعني هدي جاجن دست بيت كتابة يعني تادرنگی شفی دل کنیسته تا تگران ادی سردان مالن اکو دوکن سپاس بو هفکار ما بوار حلمی لدو که داستنی از گلمه دابو مام سر آخف نتوان چند جوانه کسی که مسیح دویجی کردستان جه پیک و جیانه کردستان یا آرامه چند گرینگ ام و دستوره بو پاریزین که کردستان همیشه جه پیک و جیانه به جه آرامی به جه دیانت جواز بیتن الحمد لله يعني كردستان براستي لسر نك لسر آستي عراق بلكو لسر آستي ناوتشكا كردستان سلماندي
بە تایبەتی چەند ساڵێک پێش ئێستا یعنی لە بەشەکانی تری عێراق کە بە چاوی خۆمان دەماندیت خەڵک لەسەر هەویە تەنها لەبەر ئەوەی ئەو ناوی فلانە یان ئاینەکەی فلانە ناچار دەکرا زێد وڵاتی خۆی بەجی بێلی ئەلحەمدولله کوردستان بەعام و هەولێر بە تایبەتی باوەشی لە بۆ هەمووان کردەوە ئەوە جێگەی فەخر و شانازیە. دووسێ دەورەم دیت لە ئەوروپا بەڕاستی یعنی لەوێش بەڕێزەوە باسی کوردستان کرا بەڕێزەوە باسی هەولێر کرا کە باوەشی کردیتەوە و خەڵکێک تەنها لەبەر بیر و باوەڕ شوێنی نەبوویتەوە لەوێ لێرە بەڕێزەوە یعنی ئەلحەمدولله مەسەلەن لە بۆ نمونە بەهائیەکان لەوێ ناتوانن ئێستا بڵێ من بەهائیمە ئێستاش ناتوانیتن کەچی لێرە دەرگای لە بۆ کراوەتەوە ینی ئازادە لە بیر و باوەڕی خۆی وەکو باسم کرد 200 ئاەت لە قورئان مامۆستاجان باسی ئەوە دەکا کە مرۆڤ ئازادە بیر و باوەڕی خۆت ئازادی چونکە هیچ بابەتێک بە زەخت قبول دیە. ڕاستە باشە مامۆستا بەشێک لە مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستاندا دەڵێت تۆ نابێ پیرۆزبایی لە مەسیحیەکان بکە یان نابێ ئەو یادە کریسیانەکانیان ئەو جۆرە بابەتانە تۆ تا چەندێک لەگەڵ ئەو بیر و بۆچوونایی. مامۆستای خۆشەویست ڕێزداران حەزم لێ پەیامەکەم زۆر بەڕوونی بگات لە ئیسلامەتی لە شەرعی ئیسلام مرۆڤ مەرکەزە مرۆڤ سەنتەرە یعنی مرۆڤ پیرۆزە مەسەرەن وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم هەموو بەنی ئادەمێک بە چاوپۆشی لە بیر و باوەڕەکەی پیرۆزە خودی ئینسان پیرۆزە ئینسان طبعا لەوێ دروست خۆی تبارەک و تعالی نەیفەرمووە وەلەقەد کەڕەمنا المسلمین کە دەڵێ بەنی ئادەم شمولی هەمووان دەکا هەموو کەسێک لە ئیسلامەتی پیرۆزە و پیرۆزبە ئەوەی خۆی هەیە لە بۆ نمونە مڵک و ماڵی پیرۆزە بیر و باوەڕەکەی پیرۆزە ژیان و کەسایەتیەکەی پیرۆزە وەچە و منداڵەکانی پیرۆزە لێرە دەمێنێتەوە شێوازی پیرۆزبایی یەکەم چۆنە مەسەرەن کابرایە کریسیانە ئەمن دەڵێم پێغەمبەر عیسا پێغەمبەری منیشە پیرۆزبایت لێ دەکەم بە لەدایکبوونی ئەو پێغەمبەرە نازدارە و لە بۆشی شەرح دەکەم کە ئەو پێغەمبەرە نازدارە هەدیەی شەرقە لە بۆ غەرب یعنی ئەگە نەبی عیسا هەویەی هەبایە هەویە جنسیەی هەبایە بە نزیە فەڵەستینی بوو یەکەواتە ئی شەرقە بە دیاری دامانە غەرب وە بەریتانیا و فەڕەنسا و ئەوروپا هەدیەی ئێمەیە وەریگرتووە یعنی هەدیەی شەرقە وەریگرتووە کە دامانە بەوان مەبەستم لە چ دێتن هیچی تێدا نییە بە لەدایکبوونی ئەو زاتە نازدارە پیرۆزبایت لێ دەکەم یا ڕەبی ژیانتان پڕی بەرەکەت بی وەخوای گەورە بتان پارێزی چی تێدایە یعنی ئەتۆ حەزت لێ نییە بە شەرێک مەسەلەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوای گەورە وەصفی دەکات دەفەرمێ وەما ئەرسەلناکە إلا رحمة للعالمين كوات أمنش دبي الرحمة بم برزش دبي الرحمة بي خاتونش دبي الرحمة بي إيه الرحمة أويا كهواي رحمة لبو برام بركة بخوازي يخوي هواي خرابي لبو ناخوازي ونيا مثلا هيتي تدانيا يا ربي جيانتان پر بركة بي خوای گەورە ئەوڵاتە لە بۆ هەمومان ئاوەدان بکە خوای گەورە هەمومان بپارێزی هیچ تێدانیە و زۆر ئاساییە بەڵێ مامسەبجا نەک یعنی ئاساییە پێویستە ئەم جەژنا برایەن خۆین کریستیان پیرۆز بکەین حتمما یعنی ئەمە لەگەڵ یەکتر بین و بە یەکەوە دەژین بە یەکەوە جوانین و الحەمدولله مەسەلەن ئەوان لە یاد و بۆنەی ئێمە بەلەدایکبوونی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم سەردانی کردیمە هاتیتە ماڵم ئی ئەمنیش بە لەدایکبوونی عیسا کە پێغەمبەری خۆشمە کە یا ڕەبی پیرۆز بی طبعا ئەوەیەک هەیە فەرقێک هەیە ئەوان پێیان وایە لە زستان لەدایک بووە ئەمە ئاەتەکانی قورئان ئاماژە بەوە دەکەن کە لە هاوین لەدایک بووە هزی ئیلەیکی بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا رطب رتابة خرماية دلي خرما بيجية أو كاتيك لدايك بوا شيء شمانية مهم بروارق لدايك بوا أو زستان بو بهار بو هاوين بو بروارق أو ذات لدايك بوا أو ذات الناس دارش سرتاوي خوشية سرتاوي آشتيا وبرم بوالدتي وجعلني مباركا وخوي وصفي خوي دكا مامۆستا حەزەکەم باسێکیۆم بۆ بکەی بۆیە کۆتایی بەو مناقەشەیە بێ لە هەرێمی کوردستانە تێڕوانینی محەممەد صلی الله عليه وسلم چییە لەسەر پێکەوە ژیان لەسەر یەکتر قبولکردنی دینەکان ینی حەدیثێکی تایبەتی هەیە بۆمان باس بکەیت و
طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من ئاذا ذميا فقد ئاذانی ئەو نەتەوانەی کە لەگەڵتان دەژین غەیری مسلمانن ئەگەر یەکێکیان ئازار بدەی خودی خۆمت ئازار داوە خودی خۆم دوایە بابینە سەر قانون پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستوری دانا دەستوری مەدینە دەستورێکە يعني حتى لە نەتەوەی گرتوەکان ئیسیفادەیان لێ کردووە لەو دەستورە مافی هەمووان دیاری کراوە مافی هەمووان دیاری کراوە کە کەسێک غەیری مسلمانە مافی چیە لەو وڵاتە مافی دیاری کراوە بە ئاشکرا ێ باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەستوری مەدینە مافی هەمووانی دیاری کردیە یعنی من بەتەقواترم لە پێغەمبەر ئەمن ئیمانەکەم بەقوترە بڵێم خەڵکی غەیری مسلمان قبول ناکەم دوایە مسلمان ئەگەر ڕەحمەت نەبوو ئەو بەشەرە چۆن بزانی ئیسلام واتای چییە چۆن تێم بگاتن باسی بەس جارێکاتی پێیامنێرامە دالیا کەمال لە شاری هەڵمەت و قوربانی ئەدگەمە دالیا سپێدە باش سڵاو لێ و لە بینەرانی کوردستان 24 من لە ئێسا لە کەنیسی ماریوسفم کە یەکێکە لە کەنیسە دیارەکان کە لە شاری سلێمانی سەرجەم بۆنەکانی مەسیحیەکان لێرە ئەنجام دەدرێت ئەوە مێژووی مەسیحیەکان لە شاری سلێمانی مێژوویەکی دێرینی هەیە وەکو دەبیندرێت لە ئێستاشدا بەشێک لە مەراسیمی مەسیحیەکان دەستی پێ کردووە ئاین و دوعاکانی خۆیان دەست پێ کردووە بڕیارەتاک و کاژمێر دا بەم شێوەیە بەراسیمەکانیان ئەنجام بدەن لە دوای کاژمێردەوە پێشوازی لەسەر جەم پێکاتەکانی دیکە دەکەن کە یەنە ناو کەنیسەی ماریوسف تاوەکو پەیامی پیرۆزبایی و هەروە پەیامی پێکەوە ژیان لە شاری سلەیمانی دووبارە بە یەکتری بگەێنەوە من بەشێک لە وێنەکان تامپیشان ئەم کە لە ئێستا لە کەنیسەی ماریوسف بەم شێوازە مەسیحیەکانی بۆنەکەی خۆیان بەرزا دەگرن. بەڵێ مامۆستا حەزم کرد پرسیارە لەسەر پەروەردەی خێزان بکەم لەسەر تربێتدانی منداڵ تا چەندێک پێویستە ئێمە لە منداڵی و تیان بگەێنین کە ئەم نیشتیمانە ئەم کوردستانە کۆمەڵێک با بڵێن پێگاتی جیاوازی تیاژی کە لە حاڵەتی گەورەبوونیە ئەم بیر و بۆچوونە جیاوازانە قبول بکات. بڵێ ئەمام ستاجان خاڵێکی تر زۆر گرنگە کە لە بیرمان نەچیتن لە ئیسلامەتی لە قورئان دەفەرمێ وطعام الذين اوتوا الكتاب حل لكم خواردنی ئەوانەی ئەهلی کتابن لە بۆ ئێوە جائزە و جائزە ژنیان لێبینی باشە خاڵی منداڵەکانت کریسیانە خەزورت کریسیانە بە لە دایک بوونی مەسیح پیرۆزباییەکی لێ بکەیت چی تێدا ینی خاڵی منداڵەکانتە دێتە ماڵت پێشوازی لێ دەکەی ئەوە خودی شەرعە بەنسبەت پەروەردەی منداڵ مامۆستاجان بەڕاستی ئیمامی عومەر لە بۆ من مامۆستایەکی زۆر گەورەیە زۆر بابەتی لێ فێر بووم کە چوە ناو کەنیسە ڕزا و ڕەحمەتی خوای لێبی لە ناو کەنیسە نوێژی نەکرد گوتیان بۆ نوێژ ناکەی گوتی نەوەکو مسلمانەکان لێتان بستێنن بڵێن دەیکەینە مزگەوت ئەوە ئیمامی عومەر نوێژی لەوێ کرد معنای نیشانەی ئەوەیە بیکەنە مزگەوت نوێژ لێرە ناکەم بەڵام دوعای کرد و هەمووانی ئاگادار کردەوە ئەگەر کەنیسە پێویستێکی هەبوو لە بۆی دابین بکەن دە ئیمامی عومەر قوتابی یەکەمی پێغەمبەری خوددایە صلی الله عليه وسلم کە گوتی دیوارەکانیان لە بۆ چاپ بکەنەوە ینی ڕێزیان لێ بنێن و لە سەردەمی خەلیفەکانیش ئەگەر بێ و بخوێنینەوە بەیت المال کەنیسەی چاکردیتەوە یعنی بە بەیت المال کەنیسە چاکرایتەوە هیچی تێدا نەبووە و بابەتەکە قبول کراو بووە یعنی کە لە بۆ بەیەکەوە ژیان ئیمامی عومەر فکرەی دیوانی وەرگرت دیوان ئەها ئێستا دەڵێن دیوانی وەزارەت دیوانی وەزارەت لە ساسانیەکانی وەرگرت ئیمامی عومەر بەخۆی نەیان بوو مسلمانان وەزارەتیان نەبوو فکرەی نوێی وەرگرت مەسەلەن لە بۆ نمونە ئێستا چیتیایە ئێمە ئەو فکرە نوێیانە وەربگرین ئەمن لە بەریتانیا بووم قوتابیەکان طبعا مسلمانن دەرس دەخوێن و ئەوانە بەڵام سەردانی شوێنەکان دەکەن ئاشنایان دەکەن کاکە سبەی دووزبەی کە ئەتۆ گەورە بووی ئەوە خەڵکێکەیە ئەلێرە ناوی دینەکەی وی کریسیانە
خەڵکێکتر هەیە جوولەکەیە خەڵکێکتر هەیە بوودایە پێت سیر نەبی لات سیر نەبی بوونەوەرێک نییە لە ئاسمانێکت کە هاتبی و لە بوونەوەرێکی دیکە هاتبی پێت ئاسایی بیتن و قبولی بکەیت و ئەتۆش مسلمانی و دینی خۆتەیە و نوێژی خۆتەیە و عیبادەتی خۆتەیە ئەمە بەستم لەو بابەتانە فکرەی جوان و نوێ باوەڕ بگرین ینی هیچی تێدا نییە ڕۆن بکرێتەوە کە ئەوە خەڵکانێکن نەتەوەیەکن ئاینێکن وەبی سبەی دووس بێ لە هەولێرە پێیان دەڵێن کەودەری وەبی کەودەری دەرنەچین ئاشنابین فکرمان هەبی ئۆپن مایندی پێ دەڵێن کراوە بین متەفتح بین وانە مامۆستا گیان دەکەم زۆر مەمنون سوپاسان دەکەم زۆر مەمنون بەلێ بینەران ئەڤ گشت بگە و بابەتنمێن ئەوڕۆ بوون جارەکاتی جەژنە براینمێن کریسیان پیرۆز بیتن هەمیشە دەرکا ماڵامە کوردستانامە بۆ دیانەتن جیاواسیاڤای کردیە هەتا سبای خودت گەل هەوە بیتن خواتان لەگەڵ